آیەت الکورسی. غەیر از خوددا هیچ شت بۆ پەرستن ناشێ، هەر ئەو هەمیشە زیندووە و بەسەر هەموو شت ڕادەگا. نەخەونوچکە دەیباتەوە نەڕادەزێ، هەرچی هەبێ لە ئاسمانان و زەمیندا هەر بۆ ئەوە. کەی وا هەیە هەتا بۆ خۆی ئیزنی نەدا بتوانێت تکای لا بکا. لەوەی ئێستا هەیە و دیارە، لەوەش پێش ئەمانیش بووگە و بەرپێوارە ئاگادارە. ناشتوانن بە هیچ شێک لە زانستی ڕاگەن جامەگەن خۆی مەیلی لێبێ. زانستی ئەو ئاسمانەکان و زەمینی داگرتووە و پاراستنیان بۆ ئەو ئەرکێگران نییە. هەرە پایە بەرز و مەزن هەر خۆیەتی.